جێگیری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕێگەی پەیامەوە دەستپێکردنەوەی دەوام بە وەرگرتنی یەک موچە ڕەت دەکاتەوە و دەڵێت تا وەرگرتنی موچەی مانگەکانی 7 و 8 لە بایکۆت و داخستنی دەرگای قوتابخانەکان بەردەوام دەبن. لە سێ مانگی هاوینە تەنها یەک موچەی یاوە، ئەمەش پێویستی بەڕاستی بە هەڵوێستی سەرجەم مامۆستایان و فەرمانبەران هەیە. ئێمە بەڕاستی من وەکو جێگری سەرۆکیی مامۆستایانی کوردستان بە گرنگی ێزانم سەرجەم مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران یەک هەڵوێز بن و فشار لە حکوومەتی هەرێم بکەن بە ئەرکەکانی خۆی هەستێەوە شایستە دارایەکانی مامۆستایان و فەرمانبەران بدات و ئێستا ئەمەی کە حکوومەتی عراقی ئەم هەنگاوەی ناوە پێویستە حکوومەتی هەرێمیش بەڕاستی بە جددی خەمی موچەکانی مانگی 7 و 8 و مانگەکانی تریش بخوات، چکە بەڕاستی موچەخۆران مامۆستایان معانات و ناڕەحەتیان زۆر بینی و ئێستا زۆربیان قەرزارن و زۆربیان بەڕاستی گرفتی ئابووریان هەیە. ئەمەش کاریگەری لەسەر پرۆسەی پەروەردە هەیە. ئێمە لەبەرەوە دووپاتی ئەگەینەوە کە مامۆستایان پێویستە یەکڕیز بن لە هەڵوێستەکانن لە بایکۆتکردن لە ناڕزایی دەربڕین لە هەموو ڕێکارە مەدەنیەکان هەتا بە مافەکانی خۆیان ئەگەن. ئەندامێکی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت مامۆستایان با بچنەوە بۆ دەوام، بەڵام تەنها یەک ڕۆژوو بۆ وەرگرتنی موچەکانیان لە پاشان بگەڕێنەوە و درێژە بە بایکۆتی پرۆسەی خوێندن بدەن. و ئێستاش کە باز لەوە دەکرێت بودجەیەکی سێمانجی بۆ هەرێمی کوردستان تەرخان کراوە. جارێکی تر بەڕاستی لە دوانەکانی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان موچەخۆران ئازارە دەنەوە، بۆ ئێمە دوێنێ تەشیدمان کردەوە لەوەی کە بایکۆت بە موچەیەک ناشکێنین، تەنها بە سەرفکردنی موچەی مانگەکانی 7 و 8 دەرگای هۆڵەکانی خوێندن ئەکەینەوە بە ڕووی خوێندکارانە و مامۆستایان ئەگەڕێنەوە بۆ سەر وەزیفەکەی خۆیان. بەڵام بابەتی ئەوەیە گەر موچەیە بدرێت، ئێمە لێرەوە پەیاممان بۆ مامۆستایان و فەرمانبەران ئەوەیە ئەو ڕۆژەی دیاریەکرێت بۆ وەرگرتنی موچەی مانگی 7 سەرجەمیان بڕۆن موچەکانیان وەرگرن و بگەڕێنەوە ماڵی خۆیان و بایکۆت بەردەوامە و واتە موچەیەک نابێتەوەی شکاندنی بایکۆت. سیانزەی ئەم مانگە زەنگی خوێندن و لە هەمان کاتە بایکۆت لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە و ئیداری گرمیان و ڕاپەڕین لەلایەن مامۆستایانەوە لێدرا. مامۆستایان داوای پێدانی موچەی 2 مانگ پێکەوە دەکەن و مامۆستایانی وانەبێژیش داوای دامەزراندن بە شێوەی هەمیشەیی دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.